تا ئێساس بۆ کردووە زۆر جار مۆبایلەکە و پێش خۆتەزانێ کە چیتەوێ ئەمە ڕێکەوت نییە تۆ تەنها 5 خولەک لەگەڵ هاوڕێک و باسی مارکەیەکی سەعادیان سەفەرێک بۆ دەرەوە یا تەنانەت جۆرە خواردنێکەکەی کەچی هەرکە سۆشیال میدیاکەیتەوە ڕێک یەکەم شت کە یێتە بەردەمە ڕێکلامی ئەو شتەیە زۆرێک وا بیرەکەنەوە کە مۆبایلەکانیان مایکریفۆنەکەی داگیرسێنرا و بەدزیەوە گویان لێگیری بەڵام ڕاستەکەی زۆر لەوە ترسناکترە ئەسڵەن مۆبایلەکە و پێویستی بەوە نییە گوێ لێ بگرێ چونکە ئەو تۆ لە خۆت باشترە ناسێ ئەوە زانێ بەیانیان کەی لە خەوەڵەسی و ئەزانێ چ جۆرە ڤیدیۆیەک ئیفلیستەکە لە بەردەم شاشەی مۆبایلەکە تا و واد لێکان نەتوانی پەنجە بجوڵێنی ئەزانێ کەی نائومێدەبی و کەی بێتاقەتەبی و کەی دڵخۆشەبی بەڵام پرسیارێک مۆبایلەکەمان چۆن هەموو ئەم شتانە ئازانێ ئێمە لە سەردەمێکە ئاژین کە ئیرادەی ئازاد خەریکە ئەبێتە کڵاوێک و کراوەتە سەرمان تۆ زانی خۆ بڕیارەی کەی دڵخۆشبیان چی بکڕیت بەڵام لە ڕاستیا بەبێ ئەوەی ئاگاداربی تۆ داشێکی بچووکی ناو یاریەکەیت ئەوە ئالگۆریتمەکانن کە بڕیارێن ئەمڕۆ ڕۆژێکی چۆن بێت ئەمە جۆرێکی نوێ لە کۆیلایەتیە کە بەویستی خۆمان تەسلیمی بووین لەم ڤیددیۆە ئەمانەوێ بزانین یاریەکە چۆن دەستی پێکرد و چۆن ئەو دێوەزمەیە هاکمانەکات و بەدڵی خۆی هەڵمانە سۆڕێنێت کەواتە با زیاتر کات بە فێڕۆنین بەنای خۆی بەخشندە و میهرەبان دەست پێەکەین بۆ ئەوەی تێبگەی ئەم سیستمە چۆن مێشکمانە شۆرێتەوە سەرەتا ئەبێ بزانی ئالگۆریتم چییە وەربا بە شێوەیەکی زۆر سادە پێ بڵم وا دابنێتەوە چیتە چاخانەیەک یان قاوەخانەیەک ڕۆژی یەکەم کاتژمێر 5 ئێوارە دانیشیت و داوای قاوەیەکی تاڵەکەی ڕۆژی دووەم ڕێک لە هەمان کاتا کاتژمێر 5 ئێوارە ئەچیتەوە و دووبارە داوای قاوەیەکی تاڵەکەیت ڕۆژی سێم هێشتا قاچە نەخستۆتە ناو قاوەخانەکەەوە کابرای گارسۆن بە زەردەخانەیەکەوە قاوە تاڵەکەت بوێنێت و پێتەڵێ فەرم و قوربانجیان ئەزانم لەم کاتەیە جەنابێ حەزە لە قاوەیەکی تاڵە تۆ لێرەیە کەیفە بە گارسۆنەکەیت و لە دڵی خۆتاڵی ئای چەند گارسۆنێکی زیرەک و وریایە بەڵام فێڵەکە لێرەیە ئەم گارسۆنە تەنها قاوە بۆ نایانێ بەڵکو هێواش بەبی ئەوەی پێی بزانی فێرتەکە کەی تین و بێت و کەی پارە خەرج بکەیت چۆن بیر بکەیتەوە ئالگۆریتم ڕێگەم گارسۆنە فێڵبازەیە ئالگۆریتمەکان کۆمەڵە کۆدی کۆمپیوتەرین کە کارەکان تەنها یەکشتە ئەوی ژەوەیە کە چاودێری ڕەفتارەکان دەکەن لە ڕێگەی ئەکاونتەکانتەوە دیقەتی ئەوە ئێن تۆ لەسەر کام ڤیددیۆیە زیاتر وەستاویت تەنانەت ئەگەر لایکیشی نەکرد بێت تەنها سێ چرکە زیاتر سەیری کردوێ ئەمەندە بۆ ئەو بەسە ئەوە زانیە کە کام وێنێت لایک کردووە بە چ جۆرە بابەتێک تۆ ڕەبیت و یەکسەرە چیتە کومنت و دەسەکەی بەجینێ و نووسین و ئەزانێ بە چ بابەتێک دڵخۆشەبی بەگشتی هەموو جوڵەیەکە تۆ مارەکە پاشان بەپی ئەو زانیاریانەی کە لەسەر تۆ کویەکاتەوە زۆر بە ئاسانی هاک تەکات و یاری و پێەکە وەرە با بزانین ئەم یاریە چۆنە باشە ئێستا تێگەشتن ئالگۆریتم چییە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەم ئالگۆریتمە چۆن نەتوانێت کاتژمێرێک یان دوو کاتژمێر وەکو عامود بوو چەقێنێ بە دیار شاشەکە و نەهێڵێ بجوڵی لێرە کۆمپانیەکانی سوۆشیال میدیا چەکێکی کیمیاییان بەکارهێناوە کە لە ناو مێشکی خۆمانە هەیە ئەم چەکەش ناوی دۆپامینە ڕەنگە لە ڤیدۆکانی پێشووترە ناوی ئەم هۆرمۆنەتان بیست بێ بەڵام با بۆ ئەوانەشی کە تازە هاتوونەتە ناو کەناڵەکەمانەوە زۆر بە کورتی بیڵم دۆپامین ئەو هۆرمۆنەیە کە کاتێک شتێکی نوێ بینیە کاتێک خەڵاتێکی بچووک وەرەگری مێشکە دەری ئاات و تۆش هەست بە خۆشیەکەی بۆ نمونە کاتێک گەچیتە دەرەوە کابرایەکی ناسیا و پێتەڵێ ئەو وێنەی دوێنێ بڵاو کرد بوو زۆر ناوازە ئەو شەپۆلە خۆشی لەو کاتای هەستی پێەکەی ئەوە بەهۆی ئەو دۆپامینەوەیە کە مێشکە دەریاوە دوای بیستنی وەسفەکەی ئەو برادەرە جابۆ ئەوەی تێبگەی چۆن دۆپامینۆک و تەڵەیە کارەکە با چیرۆکی تاقیکردنەوەیەکی شێتانە بۆ بجێڕمەوە کە لە ساڵانی پەنجاکانە لەسەر مشکەکان کرا زانکان مشکێکیان خسە ناو قەفەزێکەوە کە دوگمەیەکیان تا دانابوو کاتێک مشکەکە پاڵی بە دوگمەکەوانە شەپۆلێکی کارەبایی زۆر کەم ئەچوو بۆ مێشکی مشکەکە و بڕێکی زۆر لە دۆپامینی دەرەپەڕان واتە مشکەکە یەکسەر هەستی بە دڵخۆشیێکی بێوێنە کرد بەڵام پاشان شتێکی زۆر سەیر ڕوویە کاتێک مشکەکە فێری ئەم یاریە بوو جیهانی لە بیر چوو و دەستی کرد بە لێدانی دوگمەکە بە شێوەیەکی شێتانە لە کاتژمێرەکە زیاتر لە 2000 جار پاڵی پێوانە زانەکانە هاتن خواردن و ئاویاندا ئەنا لە تەنیشتی بەڵام ئەو هەر بە خەیاڵیان نهات و سێریشی ناکرد تەنانەت هاتن مشکی مینیان خسە پەنایەوە بەڵام ئەو ئاوڕی لێنە ئەیە مشکەکە هێندە بەردەوام بوو لێدانی ئەو دوگمێ بەبێ نان و خەو تا لە کۆتاییە لە برسێتی و ماندوێتیە جانی لەدەسا جا ئەو مشکە قوربەسەرە ئامادە بوو لە برسا بمرێ بەس تەنها بۆ ئەوەی یەک چرکە دۆپامینی لێ نەبڕێت دواتر زانایەک هات بە ناوی سکینەر فێڵەکەی کەمێک گەورەتر کرد وتی با هەموو جارێک کە پەنجە ئەنێ بە دوگمەکەیە خەڵاتەکەی نینیە
دوای دووسێ جار کە پەنجەی پیانە اینجا خەڵاتەکەی ئینێ بووە مشکی قوربەسەر جارێک پاڵی بە دوگمەکەوەنا هیچ ڕووی نایە جاری داهاتوش هیچ بەڵام جارێکی تر لەپڕ یەک دنیا دۆپامینی وەرەگرت واتەی تر مشکەکە نێزانی لە چەندەم جارە خەڵاتەکە وەرەگرێ جاکاتێک خەڵاتەکە بوو بە ڕێکەوت و مشکەکە نێزانی کەی دۆپامینەکە وەرەگرێ دە ئەوەی تر مشکە داماوەگە شێت بوو جاڕەنگ ئێستا بڵێ ئەو مشکە شێتە حەقی بەسەرم باسەوە چی بوو وەرە با پێوە بڵم ڕۆژێک ئەندازیارەکانی فەیسبوک و تیکتۆک دانیشتن وتیان باشە خۆ مێشکی مرۆڤیش دۆپامین دەرەیە بۆچی ئێمە ئەم دۆپامینە بە خۆڕایی جێبێڵین بابیکەین بەتەڵەیە بووی لێرەوە شتێکیان داهێنا کە پێی وترێ سکرۆڵ جوڵاننی پەنجەت بۆ سەرەوە لەسەر شاشەی مۆبایلەکەت بەمە ئەوترێ سکرۆڵکردن جا ئەم سکرۆڵکردنە ڕێک وەکو قومارخانەکان وایە کاتێکە چیتە سەر ئینستاگرامیان تیکتۆک پەنجە و ڕاکێشی بۆ سەر و سکرۆڵەکەی تۆ نازانی ڤیدیۆی داهاتوو چییە ئایا کچێکە خەریکی سەمایە دیمەنێکی کۆمیدیە یان پشیلەیەکە لەسەر دیوارەکە کەوێتە خوارەوە مێشکە لەم کاتە لە تامەزرۆیایەوە ئەڵێ دەیدانێکی تریش ڕاکێشە بەشکم ڤیدیۆی داهاتوو خۆشتر بێت ڕێک وەکو کابرای قومارچی کە بەڕەپارەیەک فڕێ ئەیاتە سەر مێزەکەوەڵێ بەڵکو ئەم جارەبی بەمەوە جا لە هەمووشی خۆشترەوەیە وازانی کە تۆ مۆبایلەکە و بەکارێنی بەڵام لە ڕاستیە مۆبایلەکە تۆی کۆنتڕۆڵ کردو ئەو تۆ بەکارێنیت ڕێک وەکو ئەو تاقیکردنەوەی لەسەر مشکەکان کرا کۆمپانیا تەکنۆلۆژیەکان فێریان کردووی ئەگەر پەنجە و بجوڵێنی خەڵات وەرەگریت و مێشکی هەست بە چێژەکە ڕێک وەکو مشکەکە قوربانجان جازانی دەرەنجامی ئەمە چییە؟ ئەمە واکە کە ئەلگۆریتمەکان مێشکی ئێمە بگۆڕن بۆ مێشکی ئەو مشکەی کە ئامادەیە نەخەوێت سعی نەکات نان نەخوات و قسە لەگەڵ دایک و باوکیان نەکات تەنها و تەنها بۆ ئەوی بەردەوام بێت لە سکرۆڵکردن و وەرگرتنی دۆپامینی زیاتر هەر بوویە کاتژمێر 11 شەو ئەچیتە سەر جێگەی نووسن و بەخۆتەڵی تەنها 5 خولەک سەیری تیکتۆکەکەم وەخەوم بەڵام بەدەم سیرکردنی ڤیدۆ ئاگاو لە خۆ نامێنێ و لەپڕ ئاوەڕێیتەوە کاتژمێر 2 شەو چاوەکانی سوور بوونەتەوە پشتە ئازاری پێگەیشتووە بەڵام ئێشتا هەرەڵی دە یەک دانەی تریش یەک دانەی تریش بۆی بەم جۆرە بەڕێزە هاکەکرێت و هەموو ساتە جوانەکانی تەمەنێ لێت زن بەبێ ئەوەی خۆشە هەستی پێ بکەیت ڕەنگە ئێستا بڵێ باشە کاک ڕاژۆن تۆڵی مۆبایلەکە جۆ ناگرێت بەڵام من خۆم و سەدان کەسی وەکو من زۆر جار پێویستمان بە شتێکە و نازانین لەکوێ دەستمان بکەوێت یین لە چاتێکا باسیەکەینیان لە گۆگڵ تەنها یەک جار بوویە گەڕین نیو کاتژمێری بەسەرا ناچێت فەیسبوکەکەمانەکەینەوە ڕاستەوخۆ یەک دنیا ڕکلامی ئەو شتەمانیەتە بەردەم ئەی ئەمە ئەگەر مێشک خوێندنەوەسی خوڕی نییە ئەی چییە وەرە بە ئەو ڕاستی و پێ بڵم کە هیچ کۆمپانیەک حەز ناکا بیبیستی لە ڕاستیە ئەمە سحر نییە بەڵکو پەیوەندی بە سیستمی ئاڵوگۆڕی داتاکانەوە هەیە کە لە پشت پەردەوە ئەنجامەدرێت کۆمپانیا گەورەکانی وەکو گۆگڵ و مێتا کە مێتا خاوەنی فەیسبوک و ئینستاگرام و واتساپە لە پشتەوە هاوبەشیەکی گەورەیان هەیە کاتێک تۆ لە شوێنێک نامەیە گەنووسیانە گەڕی بە دوای شتێکە بۆ نمونە بە دوای جانتایەکی مارکەیە یان پێڵاوێکی وەرزشیە یان مۆبایلێکی بەکارهاتوو ئاگەڕی زانی چی ڕۆیە گۆگڵ یەکسەر لە لای خۆی وەتێبینیە کە نووسێت و ئەڵێ کاکە ئەم برادەرە ئێستا حەزی لەم شتەیە پارەشی لە گیرفانایە پاشان لەو ساتەیە گۆگڵ ئەم زانیاریە گەرمە ئەفرۆشێ بە فەیسبوک و ئینستاگرام فەیسبوکیش کاتێکە بینێتەوە کڕیارێکی ئامادەی خێرا ئەچێتە لای بازرگانەکان و ئەڵێ فەرمونون ئەمەش کڕیار بۆ ڕکلامەکانتان بۆ یەک دنیا ڕکلامی بازرگانەکان هێنێتە بەردەمێ جگە لەمە ئەسڵەن مۆبایلەکە و پێویستی بەدەنگی تۆ نییە چونکە ئەو پەیوەندیەکانی تۆ ئەخوێنێتەوە تۆ کاتێک لەگەڵ هاوڕەکە تا ئەچیتە کافتریایەک GPS مۆبایلەکەی تۆ مۆبایلەکەی ئەو نیشانی ئێن کە ئێوە لێ کاتا پێکەوە بوون ئالگۆریتمەکە و گارچۆنە فێڵبازەکە ئەڵێ وای ئەمانە کاتژمێرێکە پێکەوەن هاوڕەکەی دوێنێ گەڕاوە بە دوای جۆرە سەعاتێکە بۆیە لە سەیانەوە ئەگەری هەیە باسی ئەو سەعاتەی بۆ ئەمیش کردبێ بۆیە تۆ هێشتا نەگەشتویتە ماڵەوە فەیسبوکەکەت پڕەکە لە ڕکلامی سەعات ئێمە وازانین مۆبایلەکەمان ئامێری سیخۆڕی ناو دەستگا حکومەکانە بەڵام لە ڕاستیە هەر پیتێکە ئەینوسیت و هەر شوێنێکە ئەچی بووی ئەوەی کاتە کاڵایەک و ئەیفرۆشێتەوە جا قسەیەک هەیە لە دنیای بازرگانی ئاڵێ کاتێک شتێک بە بەلاش بوو ئابزانە تۆ خۆت کاڵاکەیت و تۆ بەکارهێنراویت ڕەنگە وابزانی تۆ ڕۆکۆمەڵایەتەکان بە بەلاشن بەڵام نەخێر بە بەلاژ نین ئەوان لە بەرامبەرە زانیاریە تایبەتیەکانی لێوەرەگرن زانیاریە تایبەتەکانی تۆ وەکو نەوتی خاوایە بۆ ئەوان جا کارەساتەکە لێرەیە ئەزیزان زۆر جار ئێمە لە نەزانی و بێئاگایی خۆمانە تەنها یەک جار حەزێکمان دەرەبڕین یان پرسیارێکەکەین کەچی ئالگۆریتمەکە وەکو تانجی ڕاکات و یەک دنیا ڕکلام لە بەردەممانە قوتەکاتەوە ئێمە هێشتا وازانین کە بە ئارزوی خۆمان بڕیارین چی بکڕین و چی نەکڕین بەڵام ئەوان داواکەیان لە پشت پەردەوە هێندە ورچنیوە کاتێک شتێکمان پێویستە لەپڕ لە فەیسبوک ڕکلامەکەی ئێن نەبەردەمە جایمەش کاتێک شتەکە کڕین پاشان شانازی بە خۆمانەوەکەی نۆڵین ببینە چەند بە بەختم ڕێگەوم دۆزیەوە کەم ویست
بەڵام خەمە نەبێ بەبێ ئەوەی خۆمان هەسی پێ بکەین و پێی بزانین ئەوان کات و شوێنی کڕینەکەشیان بۆ دیاری کردوین. بەڵام بابەتەکە لێرە کۆتایی نایەت. ئەگەر یاریەکە تەنها لەسەر ئەوە بووە کە مۆبایلەکەت ناچارێ بکات جۆرە جلوبەرگێک یان پێڵایە بکڕی، ئەماوە قەی ناکە ئەمانە شتانێکی زۆر ئاسایی. بەڵام کارەساتە گەورەکە لێرەیە. ئالگۆریتمەکان تەنها گیرفانی ئێمە بەتاڵ ناکەنەوە، بەڵکو خەریکە مێشک و ناخیشمان بەتاڵەکەنەوە. ئەزانی چۆن؟ ئالگۆریتم بە یاسای بیرکاری کارەکات. ئەو تێگەیشتووە کە مرۆڤ بە دوو شت زۆرترین کات لەسەر شاشەکە ئەمێنێتەوە. یەکەم تۆڕەیی، دووەم ڕق. ئەگەر ڤیددیویەکی هێمن و پڕ لە حکمەتە پیشان بات، ڕەنگە لایکێکی بکەیت و بڕووی. بەڵام ئەگەر ڤیددیویەکی دوو کەسە پیشان با کە خەریکی سوکایەتیکردن بەیەک و یان باسێکی کۆمەڵایەتی کە خەڵکە کاتە دوو بەرەوە، تو یەکسەر خوێنە گەرمە بێت و چی کۆمنتە نووسی و دەسەکەی بە شەڕکردن، سێ کاتژمێری تریش لەسەر شاشەکە ئەمێنیتەوە. ئالگۆریتمەکەش لێرەیە لە دوورەوە سەیری تۆ کات و چەپڵە لە ئێهات و ئەڵێ ئای بژی زیاتر تۆڕەبن، چونکە تۆڕەبوونی ئێوە پارە بۆ من پێیاکات. بۆ ئێستا گەردیقەت بەی کۆمەلگای ئێمە وەکو پوشێکی وشکی لێهاتوە بەکەمترین قسە گڕەگرێ. ئالگۆریتم خەریکە ئەومان لەبی دەباتەوە کە چۆن جۆلی یەکتری بگرین. ئەو دیوارێکی ئەستوری خستوتە نێوان باوک و کوڕ و هاوسەرەکان و هاوڕەکانەوە بەداخەوە. کاتێک مرۆڤ ڕۆژانە چەند کاتژمێرێک سەیری شەڕەدەنووک و سوکایەتی و ڕقەکە لە ناو سۆشیال میدیایە، مێشکی تووشی دیاردەیەکە پێکە پێڵن سەربوونی سۆزداری. مێشک هەمیشە لە دۆخی بەرگری و هێرشکردنە ئەمێنێتەوە. بۆیە کاتێک کابرایەتە ناو ژینگەی ڕاستەقینەوە، بۆ نمونە کاتێک هاوسەرەکەی یان هاوڕێکی بچووکترین ڕەخنەی لێگرێ یان هەر سیارەکەی پشتیەوە هۆڕێنێکی بۆ لێەیە، ئەم یەکسەر وەکو پوشی وشک گڕەگرێت و ئەچێ بە ئاسمانە، چونکە ئالگۆریتمەکان لەسەر ئەوە ڕایان هێنا و وا فێریان کردووە ئەوەی بەرامبەری دوژمنێتی نەک وەکو خۆی مرۆڤ بێت. ئێمە وازانین لە جیهانی سۆشیال میدیایە لە هەمووانەوە نزیکین، بەڵام لە ڕاستیە لە هەموو سەردەمێک تەنیاترین. ناوەڕۆکی مرۆڤ بوونمان کە پێگاتووە لە هاوسۆزی و ئارامی و بیرکردنەوەی قۆڵ گۆڕدراوە بۆ ڕاکردنێکی شێتانە بە دوای لایک و کۆمنت و ڤیوە. بووینەتە کۆیلەیەکی مۆدێرن کە بە خۆشحاڵیەوە کلیلی زیندانەکەی لە باقەڵی خۆیان هەڵەگرێت. کەواتە چارەسەر چییە؟ ئایا مۆبایلەکانمان فڕەبین و بچین لە شکەوت تابژین؟ بێگومان نەخێت. بەڵام کاتێک بەرامبەرەکەت سوپایەک لە پسپۆڕی دەروونناسی و ملیارەها دۆلاری داناوە بۆ کۆنتڕۆڵکردنی مێشکی تۆ، ئەو یەک نیەچەک بەکارێنێ لە دژی تۆ ناتوانانی بە دەمانچەی ئاوی بەرگری لە خۆ بکەیت. بۆیە لێرە پێویستە بە شۆڕشێکی ڕاستەقینەیە لە ڕەفتارەکانتە. جا ئێستا سێچەکی کاریگەرێ پێڵێم کە مەکینەی ئالگۆریتمەکان لە کارەخەن. چەکی یەکەم بێدەنگکردنی نۆتیفیکیشن و ئاگاداریەکان. ترسناکترین چەکی ئالگۆریتم ئەو دەنگە بچووکەیە کە مۆبایلەکەت دەریەکات کاتێک ئاگاداریەکە بۆیت. کاتێک مۆبایلەکە دەنگی ئاگاداری لێوێت، مشکی کۆنتڕۆڵی نامێنێت و ڕێک وەکو مشکی ناو تاقیکردنەوەکە ڕاکە بۆ لای دوگمەکە. چارەسەری ڕیشەی ئەوەیە ڕێک ئێستا سەرجەم نۆتیفیکیشنیان ئاگاداری ئەپەکانی وەک تیکتۆک و فەیسبوک و ئینستاگرام بە تەواوی بکوژێنەرەوە. با مۆبایلەکە و بانگی تۆ نەکات تاکو تۆ بچی سەیری بکەیت، بەڵکو کاتێک خۆت ویستتکەی کاتە هەبوو ئەو کاتە بەکاری بێنی. واتە کۆنتڕۆڵی کاتەکانی لە دەستی ئەو دەربێنە و بیخەرۆ ژێر دەسەڵاتی خۆت. چەکی دووهەم برسیکردنی دێوەزمەکە. وەکو باسمان کرد ئالگۆریتم وەکو مشەخۆرێک لەسەر زانیاری و کاتکوشتنی تۆژی. کەواتەوە با فێڵێکی پێچەوانەی لێ بکەین بە جۆرێک کە مێشکی ئامێرەکە ببووکێنێتەوە. هەر کاتێک بینیت ڤیددیویەکی بێسوود یاخود کێشێکی کۆمەڵایەتی یان شەڕەدەنووکێک هاتە بەردەمێ، تەنها بە خێرایی لای بەرەیان پەنجەبنێ بۆ سێ خاڵی سەرەوەیە کە نووسراوە not interested یان ئارەزوم لێ نییە. کاتێک تۆ بۆ ماوەی هەفتە یەکسەری هیچ سڵ و فەزاحەتێک ناکەی، ئالگۆریتمەکە برسیە بێت، تووشی شۆگە بێت و ناچارە بێت تەواوی بابەتەکانی سۆشیال میدیاکەت بۆ پاک بکاتەوە، چونکە ئەو تێیەگا کە چیتر ناتوانێت بەو شتانە کاتی تۆ بکوژێت. لە هەمان کاتیشە ئاگادار بە بۆ کاتی زۆر پێویست نەبێت لۆکیشن هەڵمەکە. چەکی سێیەم دروستکردنی ناوچەی قەدەغەکراو لە ماڵەوە. یاسایەکی تون بۆ ژیانەدا بنێ و مۆبایلەکە و بە چەند مەترێک لەسەر جێگەی نووسنەکە و دوور بخەرە. کاتێکەچی لەسەر جێگاکات مۆبایلەکەت لە دووری جێگەی نووسنەکەت بەجێ بێڵە. بایەکەمین کاتژمێری بەیانیان و کۆتا کاتژمێری شەوان مێشکە ئۆکسجینی سروشتی وەربگرێت، نەک دۆپامینێکی ساختەی کۆمپانیاکان. ئەگەر نەتوانی لە ناو ماڵەکەی خۆتا 2 مەتر لەم ئامێرە دوور بکەیتەوە، کەواتە پیرۆزە تۆ بە فەرمی تەسلیمی کۆیلایەتێکە بوویت. ئەگەر پێ دوایە هێشتا کۆنتڕۆڵی ژیانە لە دەستی خۆتایە، تەنها بۆ یەک جاریش بێ ئەم یاسایانە تاقیب بکەرەوە. لێرە بەڵێنی جادووی و پێ نایم، چونکە ڕزگاربوون لەم تەڵەیە شەڕێکی درێژخایەنە، بەڵام تەنها بەم هەنگاوانە مێشکە لەم سەڕبوونە ڕاچڵەکێت و بۆ یەکەم جار ڕوبەڕووی ئیرادەی خۆتە بیتەوە. لەبیرێ بێ
تۆ پاتریکی بێدەسەڵات نی تا بە بەلاژوزەی ژیانی لێ بتسن جایەسە خۆ بڕیار بە ئایا ئەتەوێ ژمارەیەکی بێدەنگ بی لەناو ئەو مێگەلەی ئەلگۆریتمەکان ئاڕاستەیەکەن یان مرۆڤێکی ئازاد کە خۆی خاوەنی بڕیار و چارەنووسی خۆیەتی جابۆیە بڕیارەکە لە لای خۆتە ئەرکی من لێرەیە تاو بوو زۆر سپاس بۆ کاتە بە نرخەکەت بۆ ئەو کاتەی کە بەهاکەی بە زێڕ ناپێورێت تاکو ڤیددیوەکی تر لە ئارامیە بمێننەوە ماڵ ئاوا